ئەگەرچی هێشتا لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئەمریکادا بابەتی ئابووری بە پلەی یەکەم دێ، بەڵام لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا مشتومڕ لەسەر بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆنا گەرم و گوڕترە. ئەمە پەتایەکی جیهانیە بە تەواوی دنیادا بڵاو بووەتەوە. بەرزبوونەوەی ئاستی ئەم پەتایە لە ئەوروپا و لە شوێنەکانی تریشدا دەبینیت. ئەگەر سەرنجت دابێت ئەمارەکانی مردن بە ڕێژەی لە 85 کەمی کردو و بە شێوەیەکی بەرچاو لە هەموو وڵاتێکیش کەمترە. بەرەنگاری دەبینەوە زۆر بە توندیش بەرەنگاری دەبینەوە. پێشتر لە فلۆریدا بەرزبوونەوەی کە بوو نەما، لە تەکزاس و هەروەها لە ئاریزۆناش زۆر بوو، بەڵام نەما لە شوێنەکانی تریش. ئەگەر بەرزبوونەوە هەبێت ئەوە بەزووترین کار نامێنێت. ڤاکسینەکەمان بەڕێوەیە، ئامادەیە، لە چەند هەفتەیەکدا ڕادەگەێنرێت و بەکاردەهێنرێت. دیموکراتەکان ناچنە ژێرباری لێدوانەکانی سەرۆک ترامپ بەوەی کە ڤاکسین نزیکە لەوەی دروست بکرێ. ئەمە هەمان ئەو کەسەیە کە دەیگوت لە جەژنی قیامەتدا کۆتایی پێدێت. ئەمە ئەو کەسەیە کە دەیگوت نیگەران مەبن و لە هاویندا کۆتایی پێدێت. بەڵام ئەوە تا بەرەو زستانێکی ڕەش دەڕۆین. پلانێکی ڕوونی نییە، هیچ ڕوون نییە ئایا ڤاکسینەکە تا ناوەڕاستی ساڵی داهاتوو بۆ زۆربەی ئەمریکەکان ئامادە دەبێت یان نا. بەلای سەرۆک ترامپیشەوە بژارەکە تەنها ئەوەیە کە خەڵک لەگەڵ ئەم پەتای کۆڕۆنایەدا هەڵ بکە و داخستنی وڵات هەرگیز بە بژارەیەک سەیر ناکات. من نەمگوتووە بەم زوانە کۆتایی دێت. دەڵێم فێر دەبین لەگەڵیدا بژین. هیچ بژاردەیەکی ترمان نییە. ناتوانین لە ژێرزەمیندا دەرگا لەسەر خۆمان دابخێن وەک ئەوەی جۆ دەیکات. ئەو دەتوانێت دەرگا لەسەر خۆی دابخات و بە هەر شێوەیەکیش بێت داهاتیش بۆ خۆی پەیدا بکات لە ژێرزەمینێکدا. من وەک سەرۆک ناتوانمەوە بکەم. حەز دەکەم بچمە ژێرزەمینەوە یان لە ژوورێکی جوانی کۆشکی سپیدا بمێنمەوە بۆ ساڵیان ساڵ و نیوێک تا ئەم پەتایە نامێنێت. بەڵام من ناتوانم ئەوە بکەم. کاندیدی دیموکراتەکانیش جەخت دەکاتەوە لەوەی تەواوی بەرپرسیارەتی زیانەکانی کە پەتای کۆڕۆنا ناو نیەتەوە کەوتۆتە ئەستۆی سەرۆک ترامپ. 220,000 ئەمریکایی مردوون. هەر بۆیە پێتان دەڵێم هەر کەسێک کە بەرپرسیار بێت لەوەی ئەم پەتایە کۆنتڕۆڵ نەکراوە یان ئەوەی بگوترێت لە سەرەتاوە خۆم بە بەرپرسیار نازانم نا. هەر کەسێک بەرپرسیار بێت لەو ژمارە زۆرەی گیان لەدەستدان ئەوان نابێت وەک سەرۆکی ئەمریکا بمێنێتەوە. خۆش هاتنەوە بۆ بەرنامەی چاوی واشنگتن. جارێکی تریش کە وەری سەرەکی بەرنامەکەمان هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر قارەمان مامەند، شارەزایی کاروباری ئەمریکا دەکەین. دکتۆر سەرەتا زۆر سوپاست دەکەم. هەر یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەم هەڵبژاردنە نەکە لەسەر ئاستی ناوخۆ بەڵکو لەسەر ئاستی نێونەتەوەیش بە گرنگیەکی زۆرەوە سەیری دەکرێت. بۆچی؟ زۆر سپاس لە خزمەتی بینەر و بیسەری کوردیدا. بەڕاستی ئەم هەڵبژارنە خۆی لە خۆیدا ناونیشانی ئەوەی وەرگرتو کە یەکێک لە گرنگترین هەڵبژارنەکانە لە مێژووی دیموکراسیدا و ئێمە ئەتوانین بڵێن لە جۆرێک لە جۆرەکانی یەکێک لە گرنگترینەکانە. لەبەر ئەوەی ئەم هەڵبژارنە ئاچێتە چوارچێوەی ئەم سێ هەڵبژارنەی پێشووتر کە لە مێژووی دیموکراسی ئەمریکادا گەورەترین هەڵبژاردن بوونە کە زۆرترین چاوەڕوانی لێکراوە. هەڵبژارنەکانی ساڵی 1970، هەڵبژارنەکانی ساڵی 1960، هەڵبژارنەکانی ساڵی 1932 هەریەکە لە تۆماس جیفرسۆن، هەریەک لە لینکۆن، هەریەک لە بابلین فرانکلین ڕۆزڤالد ئەو کاتە لە خاڵێکی وەچەرخانی گەورەدا بوون لە مێژووی ئەمریکادا و ئەم هەڵبژارنەش دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان دەچێتە چوارچێوەی ئەم هەڵبژارنانەوە. بۆیە بە یەکێک لە گرنگترین هەڵبژارنەکاندا دەندرێت لە مێژووی ئەمریکا، چونکە جێپەنجە دادەنێت لەسەر ڕەوتی دیموکراسی ئەمریکا. ئایا دوجار ئەمریکا دیموکراسیەتی ئەمریکا بێت بە خۆڵەمێشێک لە خۆڵەمێشەکانی ئەم ئەزمونانەی کە لە سەردەمی یۆنانیەکانەوە پیادەکراوە؟ ئایا بە ئاقاری ڕۆمادا دەڕوا دوجار لە دیموکراسیەتێکی گەشە سەرسووی ترۆپک لە جیهاندا دەبێت بە خۆڵەمێشێکی دیموکراسی و لە مێژوودا؟ بۆیە ئەم هەڵبژارنە دەرفەتی نێهێشتۆتەوە. هەموو شارەزایان پێیان وایە بە تایبەتی ئەوانەی کە شارەزای مێژووی دیموکراسی لە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ئەڵێن ئەم هەڵبژاردنە لەوانەیە ببێتە مایەی نەمانی سیستەمی دیموکراسی لە ئەمریکا، یان بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵێن ئەوانەی کەوا زیاتر
قوڵتر دەڕوانن یان بابرین زۆرێک لەلایەن گری زیاترەکەن ئەڵێن 2000 ئێمە ناتوانین لە ئەمریکەکان قوبوڵ بکەین کە بڵێن هەڵیان کردووە لە هەڵبژاردننی ڕابردوو ناتوانین بڵێن ئەمە هەڵەیەک بوو لەلایەن ئەنجومەنی دەنگدەرانەوە کراوی ترتەوە ئەگەر ئەمریکەکان ئەم جارە بڕیار بدەن بەم ئاراستەیەکەوات ئەمە خۆی بڕیاری ئەمریکەکانە کە بەم شێوەیە ئەتوانن داهاتوی ئەمریکا بەم جۆرەدا ئەمە هەڵەیەک نییە بەڵام دکتۆر لە هەموو هەڵبژاردنێکدا خەڵک بڕیار دەرەوە بە تایبەتی لێرەش لە ئەمریکا ڕاستە ینی لە سیستمی هەڵبژاردننی ئەمریکادا خەڵک ناڕاستە و خۆ دەنگ بە سەرۆکی وڵاتەکە دەدا و دەستەی نوێنەرانی ئەوەی کە لێرە پێی دەگوترێ ئەلکترال کۆلج ئەو بڕیاری یەکلاکەرەوەی لایە کە چه دەبێتە سەرۆکی ئایندەی ئەمریکا بەڵام خەڵکیش کاریگەری خۆی هەیە وەنیە زۆر دروستە بەڵام ئەمە سیستەمی ئەمە یاری نییە یاریەکی تۆپی پێ نییەکەوە دادوەری ترفیکە لێبدا هەموو شتێک کۆتایی پێبێ ئەم سیستەمە سیستەمێکی ئاڵاز و پێشکەوتۆ بەڵام سیستەمی دیموکراسی ئەمریکی بۆم شێوەیە هەرچەندە ئێمە وەکو نمونەی ئەوە وایە لاپتۆپێکی زۆر پێشکەوتومانەیە کە لە ساڵی 90ەکاندا دروستکراوە بەڵام هیچ ئەپدێتێکی بۆ نەکراوە چونکە دیموکراسیەت ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ڕەوتانە بە تایبەتی مەسلەی تەکنەلۆژیا ئێستا پرسی تەکنەلۆژیا لەوانێ دواتر باسی بکەین کەواتە 2000 خەڵک بڕیار دەدا بەڵام ئەلکترۆ کۆڵێج بەم سیستەمەی ئێستا کۆمەڵێک کێشەی هەیە لەوانەیە 2000 وەگەوەی لە 2016 ئەیبینین بە ئاقارێکدا بڕە کە بگاتە کێشەی دەستوری کەمە کێشەیەکی ئاڵۆزە لە ساڵی پێشتر دەبووە لە نێوان ئالگۆر و جۆرج بۆشدا ڕووبدا بەڵام ئالگۆر بەهۆی سەرکردایەتیە بێوێنەکەی لە خیتابەکەی داگەر بگەڕین و بۆ خیتابی ئالگۆر ئەم خیتابە زۆر گرنگە لە مێژووی دیموکراسی ئەمریکادا ئەو نەک خۆی نەگەیاندا ئەوەی کەوا 2000 ڕێگا بداکەوە ئاڵۆزی و کێشەیەکی دەستوری گەورە لە وڵاتدا دروست بێت بەڵکو بڕیاریدا کە داوای لە هەموو دەنگەرەکانی کرد کە ئەو سەرۆکەی هەڵبژێردراوە پێویستە بچینە پاڵیەوە پشتگیری لێ بکەین کەواتە دانپێنانی ئالگۆر بە جۆرج بۆش بە دەرچوونی ئەودا قۆناغێکی کێشەی دەستوری تێپەڕان کە ئەمریکای بەرەو پێش برجارێکی تر بەڵام ئایا ئەم جۆرە سەرکردایەتی ئێستا دەستە بەرە ئەم جۆرە قوبوڵی دەرەنجامەکانی هەڵبژاردن کە ئەمە هەرە پرسیارە گەورەکەیە چکە کێشەیەکیە لە دەستوری با بڵێن لە پێی ئەڵێن خەڵوی عارش لە ئەمریکادا بۆ ماوەیەک با بڵێن ئەو ماوەیە کە لە دوای هەڵبژاردن تا دەگەینە ڕۆژی دەست بەکاربوونی سەرۆ کە ماوەیە کە پێشتر 4 مانگی خەیاندەوە بەڵام پێشتر کە 4 مانگی خەیاندەوە پەیوەندی بۆ کارەکانی گواستنەوە هەبووە گەیشتن لە منەوە لێرە تا خزمەتی جەنابتان ئەگەر بە ڕێگای کۆمبڕۆین لەوانەیە مانگێکی پێ بچێ بەڵام ئێستا 6 سعات دەگەینە لای خزمەتی جەنابتان لە نێوان واشنگتن و کالیفۆرنیا ئێستا ئەمریکا بەم شێوەیە بەڵام کێشەکە ئەوەیە لەوانەیە ئەم کێشەی پەیوەندی بە گواستنەوە نەبێ پەیوەندی بە پێکاتەی سیاسی و قانونی و خواستی سەرکردە سیاسەکانەوە بگەینە قەیرانێکی دەستوری واکەوە کێشەی گەورە بە پرۆسی دیموکراسی لە ئەمریکادا دروست بکات یعنی ئەمە ئێستا یەکێکە لە بابەتە هەرە گەرم و گوڕەکان و مشتومڕ لە سەرەکان لە ناو ئەمریکادا ئایا بە شێوەیەکی ئاشکیانە دەسەڵات لە بەڕێبەرایەتێکەوە بۆ بەڕێبەرایەتێکی تر لە دوای ڕۆژی 3/11 دەگوێزرێتەوە یان نا بەڵام لە هەمان کاتیشە دکتۆر زۆرێک لە شارەزا و پسپۆر هەم یاسایی و هەم سیاسی ینی ئاماژە بەوە دەکەن دەشێ هەندێک لێدوان درابێ ئەم لێدوانانە زیاتر وەکو بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بن نەک ئەوەی کە بەرنمەیەکی تایبەت هەبێ بۆ ئەم جۆرە لێدوانانە دروستە بەڵام ئێمە لە بیرمان نەچێ ئەمریکا وەکو یەکەم ئەزمموی دیموکراسی دوای پەیماننامەی وێستیڤالیا ئەم داهێنانەی داهێناوە کەوا دەبێت دەسەڵات بە شێوەیەکی ئاشتی لە سەرۆکێکی زیندیەوە بگوازرێتەوە بۆ سەرۆکێکی زیندوتر ئەم پرەنسیپە زۆر گرنگە لە ئەمریکا بەڵام ئەم پرەنسیپە بە قۆناغێکدا دێتەبارە ئەوەی کە ئەم ساڵ دەیبینی 3 ڕۆژی گرنگەیە ڕۆژی دەنگدان هەیە لە ڕۆژی 3 مانگی 11 دوایی 4 مانگی 12 6 مانگی 1 دوای 20 مانگی 1 ئەم ڕۆژانە ڕۆژی قۆناغی زۆر هەستیارن لە مێژووی گواستنەوەی دەسەڵاتدا لە ئەمریکا ئەمە پەیوەندی بۆ سیستەمەوەیە چونکە دەستوری ئەمریکی بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی حتمی بڕیاری نەداوە بەڵکو ڕێگای داوە ئەڵێ دەسەڵاتی یاسادانانی ویلایەتەکان هەڵدەستن بە ئاراستەکردنی ئەنجومەنی هەڵبژاردن بۆ ناردنی بڕوانامەی هەڵبژاردن بۆ کۆنگرێسی ئەمریکا بۆ ئەوەی ئەوانیش 2000 با بڵێن پەسەندی بکەن و
سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرێ بە شێوەیەکی فەرمی کەواتە دەسەڵاتی یاسادانە شتێکی لاستیکیە. ئەم دەسەڵاتی یاسادانانە بۆ نمونە ئەم کیسێکی ئێستا لە ڤێرجینیا بن لە پەنسیلڤانیا ئێستا تۆپەکەوا لەوەیە و دوای ئەم دیاریکردنی کتوپڕێی ئەندامێکی دادوەری دادگای باڵای ئەمریکا کە ئاراستەیەکی نزیک لە ترامپی هەیە دوجار ئەمانە ئەبن بە 6 بە 3 ئەمانە هەموو یاریەکە ئەگۆڕێ چونکە ئەم کەیسی پەنسیلڤانیا تا ئێستا لە ڕوتی چۆتۆ بەردەمی دادگای باڵای ئەمریکا ئەوان بڕیاریاندا کەوا بە هیچ شێوەیەک دەنگەکانی دوای 3 ڕۆژ لە دەنگدان قبول نەکەن کە چونکە پەنسیلڤانیا خۆی هەستیاریەکی زۆری هەیە بۆ مەسەلەی پرسی هەڵبژاردن چونکە خۆی جۆن بایدن خەڵکی وەیە ئەگەر 10 ساڵ لەوێ گەورە بووە لە دوو هەڵبژارنی ڕابردوو شوێنێکی دڵخۆشکەر نەبوو بۆ کۆماریەکان کەواتە ئەم هەڵبژارنە بە دڵنیایی و کاریگەریەکی گەورەی دەبێت چونکە گەرێمە هەموو دەنگەکانی ئەمریکا خەڕ بکەینەوە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن هەر لە ئەریزۆناوە دەست پێ بکەین بەرەو تەکساس لە تەکساسەوە بۆ جۆرجیا لە جۆرجیاوە بۆ ئۆهایۆ لە ئۆهایۆ بینەوە بۆ مایامی هەموو دەنگەکان پێکەوە بڕۆن بەلای بایدندا ئەو کاتە ترامپ و بایدین 250 و 250 کەواتە پەنسیلڤانیا ئەم بیزدەنگەی کە هەیەی ئەبێتە خاڵی یەکلاکەرەوە ئەم خاڵی یەکلاکەرەوە ئێستا لە کێشەدەیە یعنی ئێستا بەڕای جەنابەت پەنسیلڤانیا دەبێتە ستانی یەکلاکەرەوە لە هەڵبژاردنەکاندا ئەی فلۆریدا ئەی وەسکانسن ئەی مەشگان ئەی ستانە سەرەکیەکانی تر دروستە ئێمە وەکو گوتمان ئەم ئەلەکترۆل کۆلێج ئەگەڕێتەوە بۆ کۆنگرێز وەکو ئێمە ئازانین کۆنگرێز خۆی دابەش بووە زۆرێک لە جۆرەکان پەککەوتنی پێوە دیارە ئەمڕۆکە پرسی کۆنگرێز بە شێوەیەک لە شێوەکان بەم جۆرە نیە لە ئەمریکا خەڵک متمانەیەکی بە کۆنگرێز نەماوە بۆ یەکلاکردنەوەی پرسەکان ئێستا پرسەکان هەموو جۆرێک لە جۆرەکان سروشتێکی یاساییان وەرگرتووە زیاتر دەست بۆ دادگای باڵا دەبن بۆ یەکلاکردنەوەی پرسەکان ئەم پرسی هەڵبژارنەش پێشبینی دەکرێت بۆ ئاراستەیە بڕوا بۆی ئەم کەیسە جارێکی تر زیندی کراوە لە پەنسیلڤانیا هەرچەندە پێشتر دادگای باڵا 4 بە 4 بڕیاریاندا کە ئەم کەیسە بگەڕێنەوە بەڵام جارێکی تر هێنایانەوە بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێتەوە بەردەمی دادگای باڵا بڕیاردا لەسەر پرسە سیاسیە. زۆر چاکە دکتۆر حەزەکەم پرسیارێک لەسەر تەوەرەکانی هەڵبژاردن یاخۆ ئەو شانەی کە دەبنە فاکتەری سەرەکی لەم هەڵبژاردنەدا وەکو جەنابیش دەزانی لە زۆرێک لە ڕاوەرگرتنە گشتیەکانە ئاماژە بەوە دەکرێت کە فاکتەری ئابووری هێشتا فاکتەری هەرە سەرەکیە لە هەڵبژاردندا بەڵام وەکو لە پێشەکی بەرنامەکەشە ئاماژەم پێکرد مشتومڕەکان زیاتر لەسەر بەرەنگاربوونەوەی کۆرۆنا گەرم و گوڕترن. کۆرۆنا دەبێتە فاکتەری یەکلاکەرەوە بۆ دەنگدەر زۆر دروستە سوپاس بۆ باسکردنی هەردوو فاکتەرەکە پێکەوە بەڕاستی لە جێگای خۆیەتی چونکە کۆرۆنا کاریگەریەکی ئابووری یەکجار گەورەی هەیە با بڵێن تا ئێستا زیانە ئابوووریەکانی زیاتر لە 12,000 میلیارد دلاری تێپەڕاندووە و کۆرۆنا توانیویەتی چەمکی دەوڵەت گۆڕانکاری تێبێنێ ئەو حکوومەتە بچووکەی کە ئێمە خەونمان پێوە دەبینی ئێستا حکوومەت ئەوەنە گەورە بووە لە کۆنتترۆل دەرچووە چکە ئێمە داوامان لێکرد لە قەیرانەکە کە هاوکاری بکە ئەوانیش ئەوەنیان با بڵێن هاوکاری پێشکەش کردووە لە شێوەیەک لە شێوەکان بەتایبەتی لە وڵاتە پێشکەوتەکان لەسەر هەموو ئاستەکان ئەمە وای کردو کۆرۆنا و ئابووری پێکەوە ببنە دوو چەمکی هاوتەری مەسەلەی ئەم ئاستە زۆرەی کەوا خەڵک کارەکانیان لەدەستدا و ئەم ئاستە زۆرەی خەڵکە چاوەڕوانی کۆمەکی زیاتر لە حکوومەتەکانیان کەواتە چەمکی حکوومەت گۆڕاوە هەموو هەڵبژارنێک ئەمڕۆکە بەڕاستەخۆ پەیوەندی ئابوووریەکان کاریگەری ئابوووریەکانی کۆرۆنا شێوازێک لە شێوازەکانی بەرەنگاربوونەوەی حکوومەت بەم شێوەی کە ئێستا وای کردووە کە نەتوانین پرسی ئابووری کۆرۆنا لێک جیابکەینەوە چکە ئابووری بەڕاستی کاریگەری ڕاستەخۆ لەسەر ژیانی خەڵکدانەوە و بازاری هەلا بە شێوەیەک هەراسان کردووە یان وێران کردووە کە چاوەڕا دەکرێت کاتێکی زۆر لەوە زیاتری بەیەکەوە بۆیە پێویستمان بە حکوومەتە ئەم جۆرە لە چەمکی حکوومەتێک کە ئێمە باسیەکەین جارێکی تر گەڕانەوەی بۆ سەرەتای هەفتەکان بۆ ئەوەی داوا لە حکوومەت بکەین لە هەموو ئاستێکدا گۆڕانکاری بکەوەکەوە یبینی لە ئەڵمانیا جارێکی تر حکوومەتی ئەڵمانیا بیر لەوە ناکاتەوە کەەوە باڵانس دروستکە لە نێوان میزانیاڵێ بە بیر لەوە نەکەینەوە لە بەریتانیا هەوڵاوە دەدەنکەوە تەنانەت موچەی کرێکارەکانیش حکوومەت بیدا نەک خاوەنکارەکان بۆ نمونە لە وڵاتانی تر لە فەڕەنسا بەڵێن دەدەنکەوە هیچ کۆمپانیەک نابێت بەهۆی کۆرۆناوە بکەوە ئەبێ ئێمە یارمەتی بدەین یانەوەی لە ئەمریکا دەبینیت بە هەزار میلیارد دلار پاکێجێ ئێستا کەوانەی پێشووتر ئەوانە ئێستا لە پرۆسەی دەنگداندانە ئەمە وای کردو حکوومەت بە شێوەیەک گەورە بێ کە پرسی ئابووری و کۆرۆنا نەتوانی لێک جیا بکەینەوە کە ئەمەش خۆی کاریگەری وەکو گوتم
حکوومەتی ئێستاوانە گەورە بۆ لە کۆنتترۆڵاوانێ دەربچێ وە گەندەڵیش لەوانێ بە شێوەیەکی بەر چاوەڕوان نەکرا و گەشە بکات چونکە ئەم پاکێجانیان ئەم پرۆسانێک کە حکوومەت گرتوێتە بەر ئەمانە پرۆسی زۆرم پارەی زۆری تێخراوانێ نتوانرێت بە ئاسانی چاودێری بکرێ ئەمەش کاریگەریەکانی ئەبێ لەسەر پرسی هەڵبژاردن لەگەر هەڵبژاردن وەکو سزایەک ببینین بۆ کارەکانی حکوومەتیان هەڵستنگاندنی چۆنێتی حکوومەت وەڵامی کێشەیەکی دیاریکراو لە وڵاتێکی دیاریکراو دەداتەوە. دکتۆر دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە یەکێ لە فاکتەرەکانی تری کە گرنگجیەکی تایبەتی هەیە لە هەڵبژاردنەی ئەم ساڵی 2020 سەرۆکایەتی ئەمریکادا دۆسیەی ڕەگەزپەرستیە. سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی کە وەکو دەڵێت شایستەی هەموو ئەو جۆرە پلارتێگرتنانە نییە کە لایەنی دیموکراتەکان بە تایبەتی لەسەر دۆسیەی ڕەگەزپەرستی تێدەگرن. نازانم ینی بەڕاستی نازانم چی بڵێ. من ڕفۆرمی دادوەری و تاوانەکانم کردووە لە زیندانەکان و هەروەش لە بواری دەرفەتەکاندا بایەخم داوە بە زانکۆ و خوێندنگەکانی ئەفریقی ئەمریکەکان. نازانم چیتر بڵێم. ئەوانیش دەتوانن هەر شتێک دەیانەوێت بیڵێن. ئەوە خەمبارم دەکات چونکە من زۆر دوورم لە ڕەگەزپەرستی. ئالەم شوێنەدا کەس نییە وەک من دوور بێت لە ڕەگەزپەرستی. بەڵام دیموکراتەکان هەموو هەوڵێکی خۆیان دەدەن تا ئەم دۆسەی ڕەگەزپەرستیە لەسەر سەرۆک ترامپ بکەن بە ماڵ. ئەو بنزین دەکات بەسەر هەموو ئاگرێکدا. ئەوە تا هەموو ئەندامانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی دەڵێن ئەو لە دەستدرێژیکەرانی مەگزیکی ڕزگارمان دەکات. قەدەغەی سەپاندووەتە سەر مسلمانان چونکە مسلمانن. هەموو شتێکیدا هەموو بوارەکاندا خراپ کردووە. لەگەڵ گەنجەکانیشدا لە دیبێتی پێشتردا بۆ خۆی وتی پێوتون هێور بن و ئامادەش بن. سەرۆک ترامپ لەسەر ئەم دۆسەی ڕەگەزپەرستیە ئاماژە بەوە دەکات بۆ نمونە کۆمەڵگەی ئافریقاییە ئەمریکاییەکان هەمیشە ئەویان لەبیردا دەمێنێتەوە کێشتی بۆ کردوون وە کێ هیچی بۆ نەکردوون. من دەڵێم لەوەتای ئابراهام لینکنەوە کەسەوەی نەکردووە کە من کردومە بۆ ئەمریکای ئەفریقیەکان. من نەموتووە من ئابراهام لینکنم بەڵکو دەڵێم لە سەروەختی ئابراهام لینکنەوە کەس شتێکی بۆ ئەفریقای ئەمریکایەکان نەکردووە. تۆ بۆ خۆت بێ لە بەرنووسی تاوان کە دەیان هەزار ئەمریکایی ئەفریقایی خستە زیندانەوە چیترت کردووە. خۆت دەزانیت بیریان دەمێنێت. دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابەت. دۆسەی ڕەگەزپەرستی لە ئەمریکادا و بە تایبەتی لە ئێستادا کە قسەیەکی ئێجگار زۆری لەسرە نەکرد لە هەڵبژاردندا تەنانەت لە نێوەندەکانی کە پەیوەندیان هەیە بە مافە سیڤیلیەکانیشەوە قسەیەکی ئێجگار زۆری لەسەر دەکرێت. دەبێتە فاکتەری یەکلاکەرەوە لەم هەڵبژاردنەدایاننا. بە دڵنیایەوە تا ئێستاکە پرسی دۆسی ڕەگەزپەرستی یەکێک لە پرسە هەرە گرنگەکانە لە مێژووی ئەمریکا و بە درێژای مێژووی ئەمریکا شەر بەم شێوەیە بووە. هەر خۆی لە خۆیدا مەسەلەی پرسی ڕەگەزپەرستی جۆرێک لە جۆرەکان پێناسەی پیاوی سپیەکە لە ئەمریکا و فاکتەرێکی سەرەکیە لە ئەنجامی لایەنگرانی زۆرینەی دۆناڵد ترامپ تا ئێستا پیاوی سپین یان با بڵێن جۆرێک لە جۆرەکان پرسی ڕەگەزپەرستی لە هەڵبژاردنە بە شێوەیەک لە شێوەکان تێکەڵ بووە کە نەتوانرێت جیا بکرێتەوە. ئەمەش بەوەیەکەوە ئێستاکە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان نەتوانێت بچێتە قۆناغێکی زۆر پێشکەوتووە لە پرسی ڕەگەزپەرستی. تا ئێستا لە قۆناغێکدان کەوا جێگەی نیگەرانیە ئاستی هەژاری، ئاستی بێکاری، ئاستی تەندروستی، هەموو ئاستەکانی با بڵێن ئەو چینەکانی تری ئەمریکا بە تایبەتی ڕەشپێستەکان لە ژمارەیەکی دڵخۆشکەر نین. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ نمونە کارڵ وێست یەکێک لە با بڵێن فەیلسوفە زیندوە گەورەکانی پرسی ڕەگەز و ڕەگەزپەرستی لە ئەمریکا باز لە ئەوە کە لە نیویۆرک کاتێک سیارەکەی خۆی بەجێدێڵێ بۆ ئەوەی بچێ وێنەی بەرجی ئەم کتێبە بگرێ کە یەکێک لە کتێبە گرنگەکانە سەبارەت بە پرسی ڕەگەزپەرستی لە ئەمریکا. ئەڵێ دەجار من چاوەڕێم کرد و هەر دەجارەکە تەکسیەکەی کە هاتووە منی ڕەت کردوتەوە بۆی هەڵم بگرێ لەبەر ئەوەی تەناکە لە کاتێکدا یەکێک لە فەیلسوفە گەورە زیندوەکانی ئەمریکا باسیەوە لەوە کە کاتێک لە زانکۆی پریستین یەکێک لە ڕاقیترین زانکۆکانی دنیا لەوە ئیشی کردو چەند جار پۆلیس ڕایگرتووە و چەند جار تۆمەتی بازرگانی مادەی هۆشبەریان داوەتە پاڵ لە کاتێکدا وتێتی من مامۆستا و فەیلسوفی بواری ئاینم بەڵام پۆلیسەکە لەم کاتەدا گاڵتەی پێکردووە. کاتە مەسەلەی ڕەگەزپەرستی ڕۆڵێکی گەورەی هەیە و زۆر جار پرسەکە لەوانێت پەنجەی تۆمەت تاوارە کریان زۆر جار ئەوان بەوە دابینەکرێن
باڵێن ئەخرن ئەم جۆرە لە گروپاندنەوە بۆ ئەوان وەکو ئایرلندی وەکو جوولەکەکان نیانتوانیون بەرەو پێشەوە بڵن بەڵام ئەمان دەرفەتی ئەمانە بوونە لە کۆرۆنادا ڕێژەی مردن لە ناو ڕەشپێستەکان ڕێژەیەکی یەکجار بەرزە ڕێژەی ئەوانەی کەوا کارەکانیان لە دەستدا و ڕێژێکی یەکجار بەرزە ڕێژەی ئەوانەی کە توانای بەڵام دکتۆرەگەر یارمەتی ئێمە ینی فاکتێکی تر ڕاستیەکی کە لە بەردەممانایە کاتێک کە سەرۆک براک ئۆباما دەبێتە سەرۆکی ئەمریکا دەنگی ئافریقایی ئەمریکاییەکان بەس نەبوو بۆ ئەوەی کە سەرۆک ئۆباما بگەێنن دەنگی سپیپێستیشی لەگەڵدا بۆ بە ڕێژەیەکی ئێجگار بەرچاو لەمەیاندا چۆن دروست ئەمەش پەیوەندی بە جیاوازێکی ئەو تۆ نییە لە ڕووی ئەوەی کەوا ئێمە بڵین چ جۆرە سەرۆکێکە کە کاتێک دێتە سەر مەسەلەی پرسی هەڵبژاردن گرنگە لە ئەمریکا ئەمە پرسێکی ئاساییە بۆ نمونەگەر ئێمە سەیری پاکێجەکانی بایدیم کەین کە لەوانێت زۆرێک لە زۆرەکان درێژەی پاکێجەکانی ئۆباما بێ 49 پاکێجی هەیە ئەم پاکێجانە گەر سەیریان بکەین هەندێک پاکێجانە هیچ ڕوونکردنەوەیەکی میدیایی لەسەر نیە کە سەبارەت بە پرسی با بڵێن کەمەندامی چۆنێتی هاوکاریان نزیکەی 10,000 وشەیە ئەگەر سەیری پاکێجی با بڵێن بوارەکانی تر بکەین 10,000 وشەیە ئەمە پاکێجێکی بەرفراوان ئەمە پەیوەندی بە پلانی هەڵبژاردننی ئۆباماوە دێ چونکە ئەم کاتە ئۆباما تەنانەت نوێنەرایەتی ڕەشپێستەکانی نەکردو بە شێوەیەک لە شێوەکان بەڵکو بە زۆرێک لە زۆرەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی با بڵێن پلانی هەڵبژاردننی دیموکراتەکانی کرد لەو کاتەدا و بە هۆی هێنانی دەنگی ڕەشپێستەکان کە ناتوانن ئەوان تەواوی پرسەکە بگۆڕن بەڵام وەکو گوتم مەسەلەی ڕێگەز تەنها بۆ مەسەلەی ڕەشپێستەکان یادی کۆچبەران مسلمانان عەراب کەمایەتەکە با بڵێن پرسی لاتینۆ ئەمانە کۆمەڵێک پرسی تر هەمووی پێکەوە کاتی کە باز لە ڕێگەزپەرستی دەکەی هەموو پاکێجەکە پێکەوە زۆرجار با بڵێن قی دەبێتەوە بۆی ڕۆڵێکی کاریگەری ئەبێ بۆ نمونە هەڵوێستی ئەم ئیدارەی ئێستا با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵێن ئەگەر کۆمپێری با بڵێن بەراوردی نێوان پاکێجی هەڵبژاردن بکەین سەیری پاکێجی هەڵبژاردننی دیموکراتەکان بکەین ئێستا لە 49 پاکێجم پاکێجی تایبەتیان هەیە بۆ مسلمانەکان پاکێجی تایبەتیان هەیە بۆ لاتینۆ پاکێجی تایبەتیان هەیە بۆ ڕەشپێستەکان بەڵام ئەگەر سەیری بەرنامەی هەڵبژاردننی ترامپ بکەین هەر هەموو بەرنامەی هەڵبژاردنەکەی ئەوەی پیشانی داوە لە وێبسایتەکەی 500 وشەیە لەم 500 وشەیە بەشێکی وشەکانی دژی کۆچبەرانە یان لە جۆرێک لە جۆرەکان باسی پاڵپشتیکردن یان دژایەتیکردنی ڕەوتی ئازادی مەدەنیەکان لە ئەمریکادا بەڵام دیکتۆر سەرۆکترام وەکو لە دیبێتەکەیشیدا ئاماژەی پێکردووە یعنی دژی مەسەلەی کۆچبەران نییە بەقەد ئەوەی کە دژی ئەوەیە تاوانباران یا ئەوانەی کە بازرگانی بەنگ و مخدراتن یاخو ئەوانەی کە دەستدرێژی سێکسیان لەسەرە و لە ڕووی سایکۆلۆژیەوە کۆمەڵێک گرفتیان هەیە یعنی کێشەکە لەگەڵ ئەوانە زیاترە وەک لەوەی لەگەڵ تەواوی دۆسەی کۆچبەراندا بێ یعنی لەوانەیە جەنابیشی ئاگاداربی هەر لە ماوەی کە سەرۆکترام لە کۆشکی سپیە چەندان خەڵکی تر گەیشتونەتە ئەمریکا وەنیە؟ سپاس پرسی کۆچبەران ئەمە پەیوەندی بە یاسای کۆچبەرانەوە هەیە یان با بڵێن ئەو سیستەمەوەیە کە سیستەمێکە 4 دەیە زیاترە نوێ نەکراوەتەوە پێویستی بە نوێکردنەوەی زیاترە و نەگەر نوێ نەکراوەتەوە بەڵکو ئەمڕۆکە چەمچی ئەمریکا لە گۆڕانێکدایەکەوە لە وڵاتی پەنابەرانیان کۆچبەرانەوە بگۆڕێ بە وڵاتێکی داخراوە و ئەم چارکەی ئەمریکا ئەم سیستەمەی کە ئەمریکا خۆی بەرپرسیارە و دایهێناوە کە خۆی دەبینێتەوە لە لیبرالیزمی نێودەوڵەتیدا کە کۆمەڵێک دام و دەستگای بۆ داهێناوە هەر ئەم دام و دەستگایانە هەمووی پێکەوە ئەمڕۆکە بەرەو داخرانەوەیەک دەچین بەرەو جۆرێک لە ناشنالیزم دەچین لە نەتەوە پەرستی دوورکەوتنەوە لە جیهانگەڕایی داخرانی سنوورەکان ئەمە وا دەکا پرسی کۆچبەران تایبەتی کاریگەریکی زۆری هەیە لەسەری بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکا کەسێک کە داوای پەنابەری بکە ئەبێ بچێت لە وڵاتێکی تر داوای بکە لە جیاتیەوەی لەسەر خاکی ئەمریکا داوای بکە یان کۆمەڵێک گۆڕانکاری گەورەیە کە پەیوەندی بە بابڵێن بە سیاسەتی دەرەکی ئەمریکاشەوە هەیە ئەمڕۆکە پژگیری نەگرتنی و پرۆسی دیموکراسی لە جیهاندا لەوانەیە بێتە مای ستەمکاری کۆچبەری لێشراوی زیاتر ئەم توندوتیژەیە کە لە ئەمریکای لاتینی بینیمانە لە ماوەی چەند
ساڵی ڕابردوودا کە قوربانیەکەی میلیۆنان کەس بوو بەتە مای کۆچکردنی زیاتر بەڕووی ئەمریکا لە کاتێکدا دەرگاکانی ئەمریکا بەڕوویان داخراوە بۆیە سەبارەت ئەبێ سیستەمی کۆچ لە ئەمریکا کۆچبەری ریفۆرمی تێدا بکرێت لە جیاتی ئەوەی ئەم ریفۆرمە زۆرێک قسەی لەسەرەکرێ ینی لە زۆربەی هەڵمەتەکانی هەڵبژاردنیشدا ئێستا ئەگەر هاتوو ئەمە وەکو گریمانەیەک بایدن سەرکەوتنی بەدەستێنا لە هەڵبژاردنە چ جۆرە ریفۆرمێک دەکات لە دۆسەی کۆچبەران بە تایبەتی ئەم ریستریکشنە لەوانەیە ئەم با بڵێن جۆرێک لە ئێمە وەکو ئەزانین هەر کاتێک سەرۆکێک دێتە سەر کار بە تایبەتی لە 2 ساڵی یەکەمدا ئەگەر بێت و کۆنگرێسی بەدەستەوە بە ئاسانکاریەکی زیاتری هەیە بۆ پەلەکردن لە دەرچوونی یاسادا وەکو ئێمە بینیمان لە 2010دا ئۆباما توانی ئۆباما کێر دەربچوێنێ بە ئاسانی وەنیە لە 2017دا با بڵێن ئیدارەی ترامپ توانیان مەسەلەی دابەزاندنی باجی کۆمپانیا گەورەکان بە ئاسانی تێپەڕێنن بۆیە هەر کاتێک کە جۆن بایدنی شادەتوانێت بە خێراییەکی زیاتر هەموو ئەو لەمپەرانی کە ئێستا دروست کراوە لەبەر مەسەلەی پرسی کۆچبەری لە ئەمریکا بە تایبەتی ئەو ئێگزیکتیڤ ئۆردرانی کە دەرچووە توانیوێتی کۆمەڵێک کێشەی گەورە تەنانەت چەمچی کۆچبەری لە ئەمریکا بگۆڕێ بە جۆرێک لە وڵاتێکی کۆچبەرانەوە بگۆڕێ بە وڵاتێکی تر ڕێیان بگرێ یاخود دووبارە ریفۆرمیان بکاتەوە و هەروە ریفۆرمێکی گەورەتر وەکوکتنەوە یاسایە 45 ساڵە 40 ساڵە با بڵێن گۆڕانکاری تێدا نەکراوە یان ئەو سیستەمە گۆڕانکاری تێ نەکراوە هەموو بێنێتەوە بەرباز مەسەلەی ئەوانەی کە پێیان دەڵێن دریمرز یا ژمارەیەکی یەکجار زۆر میلیۆنان کەس ئەمڕۆکە چاوەڕوانن ژیانیان لە چاوەڕوانێکی نادیاردایە پێشتر لە سەردەمی ئۆباماندا ڕێگەیان پێدراوە کار بکەن ڕێگەیان پێدراوە خوێندن بکەن ڕێگەیان پێدراوە شوفێری بکەن ئەمان ئەم پرسانەی کە بەدەستیان هێناوە هەموو ئەمڕۆ لە بەردە مەترسیدان بەڵام ئەمانە لەوانەیە بە دەرچوونەوەی جۆن بایدن جارێکی تر ئەوانە دڵنیایی وەربگرنەوە کە ئەم دەستکەوتانی بەدەستیان هێناوە لە سەردەمی ئۆبامادا مەترسی لەسەر نیە بەڵکو چاوەڕوانی دەستکەوتی زیاتر بکەن بەرەو هەنگاوی ئەوەی کاوە ببنە هاو نیشتیمانی ڕاستەقینەی ئەمریکاش ئەم دەرگایەشیان لە بەردەم بکرێتەوە بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابێت دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکادا یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە هەردوو کاندید دیموکراتەکان و کۆماریەکانیش قسەیەکی زۆری لەسەر دەکەن ئەوەم بە تەواوەتی ڕوون و ئاشکرا کردووە بۆ هەموو وڵاتێک جا هەر وڵاتێک بێت ئەگەر دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا بکات ئەوە باجەکەی دەدات لەم هەڵبژاردنەدا رووسیا دەستێوەردانی هەیە تا ئەندازێکیش چین زانیاریشمان هەیە کە ئێرانیش دەستی هەیە ئەوانە باجەکەی دەدەن ئەگەر بێت و من هەڵبژێردرێ ئەوە دەستێوەردانە لە سەروەریەکانی ئەمریکادا هێندەی ئەوەی منیش ئاگادار بم سەرۆک هیچ شتێکی لەم بارەیەوە بە پوتین نەوتووە و پێم وانییە وشەیەکیشی پێگوت بێت نازانم بۆچی هیچ شتێکی بە پوتین نەوتووە نازانم چی بە ئێرانیەکان وتووە ئەگەر شتێکی پێوت بن دەستێوەردانی دەرەکی نەکرد وەک بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڵکو لە نێوان کاندیدەکانیشیدا بووەتە هۆکارێک بەوەی کە گومان بخەنە سەر یەکتر هەموو شتێک دێرەدا سەبارەت بە رووسایە کە دەیەوێت دڵنیا بێت لەوەی من هەڵ نەبژێردرێم وەک سەرۆکی داهاتووی ئەمریکا چونکە دەزانم کە دایانناسم و ئەوانیش من دەناسن تێناگەم بۆچی سەرۆک نایەوێت هیچ هەڵوێستێکی هەبێت بەرامبەر پوتین لە کاتێکدا پارە دەدات بە کوشتنی سەربازە ئەمریکەکان لە ئەفغانستان یان هەوڵی تێکدانی هەموو ناتۆ دەدات جاجێ خۆیەتی بپرسن بۆ هیچ نەکرا هەر وڵاتێک دەستێوەردان لە کاروباری ئێمەدا بکات ئەوە باجەکەی دەدات چونکە کاریگەری دەخاتە سەر سەروەریمە لە وەڵامیشدا سەرۆک ترامپ ئەوە بیرڕکابەرەکەی دەخاتەوە کە چۆن بەرەنگاری رووسیا بۆتەوە هیچ کەسێک هەندەی من تون نەبوو بەرامبەر رووسیا لە سونگەی سزاکانەوە لە ڕووی ناتۆوە دەزانیت من وەهام کرد وڵاتانی ئەندامی ناتۆ 130 میلیارد دلاری زیاتر بێنن واتە ساڵانە 420 میلیارد دلار ئەمە بۆ خۆپاراستن بوو لە رووسیا ئەو باڵێڤ و چەرچێوەی دەفرۆشت و من تانکم بە ئوکراینیا فرۆشت هیچ کەسێک هەندەی داناڵد ترامپ تۆن نەبووە بەرامبەر رووسیا جابا پێت بڵێم ئەوە زۆر خراپ بوو کە دەستیان گرت بەسەر بەندەری ژێردەریایەکاندا خۆ لەبیرتە و ئەوەش لەسەر وەختی تۆ باراک ئۆبامادا بوو دەستیان گرت بەسەر بەشێکی گەورەدا کەی ئوکراینیا بوو ئێوە داتان بەدەستەوە دکتۆر قارەمان دێمە لای جەنابێت مەسلەی دەستێوەردانی دەرەکی ئەمەوێت سەرەتا بە کورتی پێم بڵێ ئایا رووسیا چین یا ئێران وەکو ئاماژەیان پێکرد هەم سەرۆک ترامپ وە هەم جۆ بایدن جێگری پێشووی سەرۆکی ئەمریکا یعنی ئەو تواناییان هەیە کە ئاوا ڕۆبچنە ناو سیستمی هەڵبژاردننی ئەمریکاوە
دروستە بەڕاستی لە ڕێگای Voice of America و لە ڕێگای چەندین دەستگای ڕاگەاندنی ترەوە لە ماوە ئەم مانگەدا دڵنیایی کراوەتەوە کەوا هەر یەک لە ئێران و رووسیا و چین دەستکاری پرۆسی هەڵبژاردنیانێ دەستخەنە ناو پرۆژەی هەڵبژاردن ئەوەی گرینگە لێرەدا بەنسبەت ئەم وڵاتانەوە سەبارەت بە دەستخستنە ناو پرۆسی هەڵبژاردن لە ئەمریکا ئەوە گرنگی ئایا چ دەکەن ئەوە گرنگە بەلایەنەوە کە دەنگدەری ئەمریکیان خەڵکی ئەمریکا بگاتە ئەو باوەڕێی کەوان ئەتوانن ئەوان دەست بخەنە ناو پرۆسی هەڵبژاردنەوە لە ئەمریکا ئەمە بەلایەنەوە گرنگە چونکە پرۆسی دەستخستنە ناو کاروباری هەڵبژاردنەوە با بڵێن پرسێکی یەکلایەنە نیە ئەمریکاش جۆرێک لە جۆرەکان دەستی خستۆتە هەڵبژاردن بە هەر ئاراستەیەک بێ لە پێشووتردا و بەتایبەتی لە مەسەلەی کە باسمان کرد پرسی سەرۆکایەتی فترەی گواستنەوە لە کۆتایی ڕۆژەکانی سەرۆکایەتی یەکێک لە گرنگترین با بڵێن کێشەکان لەو کاتەدا ئەوەی هەموو سەرۆکێک لەم ماوە کورتەدا دەیەوێ میراتی سەرۆکایەتی خۆی پەرەپێ بدا یا کێشە بۆ سەرۆکەکەی تر دروستکە و ئاسانترین فایلیش کە ئەم کارەی پێ بکرێت مەسەلەی بە درێژایی مێژوو مەسەلەی پرسی سیاسەتی دەرەوە بۆ نمونە بینین ئایزنهاور دێن کێشە بۆ کێنەدی دروست دەکە کاتێک دێ پرۆسەی گۆڕینی ڕژێم لە ئەمریکای لاتین و با بڵێن لە ئاسیا بەرەو پێشە بە و بۆ دۆناڵد ترامپیش بە هەمان شێوەیەک لە پێشبینیەکان لەو فترەی کۆتایی لەوانەیە دەست ببردنەوە بۆ فایلی ئێران بێ بۆ ئەوەی کەەوە بەڵێنی پێداوە لە میراتی سەرۆکایەتی خۆی هەروە کێشەی زیاتریش بۆ ئیدارەی داهاتوو دروستکە لە کاتێکدا کە ئەو لە سەرۆکایەتیدا نەمێنێ بەڵام بۆچی ینی دەگاتە ئەو ئاستەی کە کاندیدەکان گومانی زیاتر بخەنە سەر یەکتر یعنی چ جۆرە بەکارهێنانێکە لەو پرۆسە دیموکراسی کە لە سەرەتای بەرنامەیە باسمان کرد دروستە ئێمە وەکو گوتمان ئێمە لە کوێی جیهانی ئێستاگە ناسا چەندین ساڵ پێش ئێستا با بڵێن لە شەستەکانە مرۆڤی نەردۆتە سەر مانگ کاتێک مرۆڤی ناردە سەر مانگ هەموو ئەو توانە کۆمپیوتەری کە ناسا هەیبوو هاوشان نییە بەو مۆبایلێک ئێستا پێمانە هەموو توانای کۆمپیوتەری ناسا کەمترە لەو توانە کۆمپیوتەریەکە ئێمانە جیهان تەکنۆلۆجیا هێوا شێواز بەرەو پێشەوە ناڕوە تەکنۆلۆجیا بە شێوەیەکی گەورە بەرەو پێشەوە دەڕوە پازدانی گەورە دەدا کە ئێمە زەحمەتە بتوانین ئەمڕۆکە تەکنۆلۆجیای جیهانی بە شێوەیەک پێشکەوتووە بۆ نمونە رووسیا لە نێگای ناوەندی ئینتەرنێتی خۆیەوە چاینا لە ڕێگای هەمانجێک ئەمڕۆکە دوو ئاراستەی جیهازەیە لە دنیادا ئاراستەیەکی لە کالیفۆرنیا و ئاراستەیەکیشێ لە چین لە چین بەو شێوەیە حکوومەت و کۆمپانیەکان دەستیان تێکەڵ کردووە بۆ ئەوەی کۆنتڕۆلی ئینتەرنێت بکەن زۆرێک لە سەروەری بۆ دروستکەن لە کالیفۆرنیا ئازادیەکی زۆر دراوە بە کۆمپانیەکان کە بە جۆرێک لە جۆرەکان ئەوان کۆنتڕۆلی ژیانی ئێمە و هەموو شتێک بکەن ئەمڕۆکە ڕەوتێکی تر هەیە لە ئەوروپا کە ڕەوتێکە پێی دەڵێن نە ئەوەی کالیفۆرنیا و نە ئەوەی چین ڕەوتێکە داوا ئاکا کە ئێمە بەرەنگاری ئەم مەترسیانە بینەوە لەسەر ئەساسی لەسەر بنەمای پرسە دیموکراتیەکاندا یعنی بۆ نمونە ئەبێ بە جۆرەکان ئێمە بەرەنگاری ئەو مەترسیانە بینەوە کەوا ڕێز لەو پرسە دیموکراتی و ئازادیە مافە کەسی تاکی و هەموو ئەو پرەنسیپە گرنگانە ببرین کە دیموکراسی ڕۆژئاوای لەسەر بنیانراوە بۆیە ئەم کاریگەریە بەم شێوەیە ئەگەر ئێمە ڕێگا بدەین هەر یەک لە پلانەکانی رووسیا و ئێران و چین پێشبێ لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەیەکی بەرچاو ببینی لە پرسی دیموکراسی و ماف و ئازادیە کەسیەکان لەسەر ئاستی جیهاندا بە تایبەتی وەگەوەی کامڕۆکە دەبینی وڵاتێکی بەهێزی وەکو ئەمریکا بەو هێزە تەکنۆلۆجی خۆیەوە تۆزێک لە تووشی قەیران بووە لە چۆنەتی بەرەنگار بوون و ئەدی باش ئەگەر ئێمە سەیری وڵاتانی ئەوروپای ڕۆژ ئەوەی کە پێیاڵێن ئەوروپای ڕۆژهەڵات کە نزیکەی لە ڕۆژی هەرس هێنانی یەکێتی سۆڤیەت و تا ئێستا کە کێشەی دەستی وەردانی ڕووسی هەنێ لە پرۆسی هەڵبژاردندا بەڵام ئەگەر یەک خاڵی تر لە خزمەت فەرموو ئەزمموی سوید زۆر گرینگە سویدیش وەکو هەموو وڵاتەکانی با بڵێن بە جۆرێک لە جۆرەکە هاوشانی وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات تووشی کێشەی هەژمونی رووسیا بۆ لە سیستەمە دیموکراسیەکەیدا بەڵام لە سویددا جۆرێک لە سیستەمیان داهێنا کە هەموو خەڵکی سوید پێکەوە هاوکاری بکەن بۆ بەرەنگاربوونەوە بۆ نمونە بەکارهێنانی ئۆتۆمبیلەکە لە خزمەتی هێزی سویدیدا بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی رووسیا لە ئەمریکاش دەکرێت هەموو هاوڵاتیانی ئەمریکا لە ڕێگەی جۆرێک لە جۆرەکانی هاندانی پەروەردەی سیڤیکەوەی پێڵێن بە جۆرێک لە جۆرەکان شتێک وە دروست بکرێت بە دەستە جەمعی بتوانن بەرەنگاری ئەم مەترسیانە بن لە پێناوی پاراستنی پرەنسیپەکانی دیموکراتی و ئازادیەکانی مافە مەدەنی سیاسیەکان لە ئەمریکادا
بەڵام هەموو ئەمانی کە جەنابەت ئاماژە پێکردن ینی بۆ مانایە نییە کە بگوترێ لە ناو ئەمریکادا کاراسانی بۆ هەریەکێ لە وڵاتانە دەکرێت نازانم هاوڕای لەگەڵ مایاننا جۆرێک کاراسانیەکەی چیە بۆ نمونەگەر ئێمە تەماشای دەستگای ناوەندی ئینتەرنێتی ڕوسیا بکەین ئایڕێ ئەوەی کە بەرپرسە لەو هێرشانێکە لە ساڵی 2016 ئەنجامیداوە لە 2010 هەڵبژارنەکانی 2010 ڕۆڵی کەمتر بوو بەڵام لەم هەڵبژارە دیسان خۆی ئامادە کردوێتەوە ئێستا کە هاتووە دیسان ئەکاونتی با بڵێن نادروست یانەوەی پێ دەڵێن فەیک ئەکاونتی فەیسبوک و تویتەری دروست کردوێتەوە جۆرێک لە جۆرەکان ئەوەی ئەوان دەیانەوێت زیاتر ئەوە نییە لایەنگری لایەنێکی دیاریکرد ئەوەیە کەوا چۆن بتوان کۆمەلگای ئەمریکی بۆ نمونە دابش بکەن ینی پێشتر توێژینەوە بە ڕێگای بەڵگەی دروست و گەشتون ئەوەنجانەی لە رووسیاوە خەڵکی ئەمریکا هاندراوە بۆ کۆمەڵێک چالاکی و هەموو ڕێ و شوێن و هەموو شتەکان ئامادە کراو نردراوە وەکەوەی کەوا کەسێک لە ناو ئەمریکاوە هەستێ بەم ئەرکە خەداوای لە خەڵک کردو بێن هاوکاری بکەن بۆ مەسلەی پرسی خۆپیشاندان بێ کەچی هەموو پرۆسەکە لە رووسیادا ئامادە سازکراوەکو پاکێج نەردراوە بۆ ئەمریکا و خەڵکی ئەمریکاش بە پەرۆپیریەوە چوون لە کاتێکدا ئەوانەی کە سەرپەرشتیان کردو و داهێنەر و بابڕین بڕیاردەر و چاودێر و هەمووی لە رووسیاوە لەجێر کۆنتترۆلە بۆی ئەبێ خەڵکی ئەمریکا وریایەکی زۆرە بێت چونکە حکوومەت بە تەنیا ناتوانێت ئەمە بکە بە تایبەتی حکوومەتی ئەمریکا ئەمڕۆکە بە جۆرێک لە جۆرەکان وەکو هاوشانی وڵاتی چین نەیتوانی و ئەو هەمانجێ بەهێزە دروستکە لە نێوان کۆمپانیەکان وەکۆی لە رووسیا ئەبینین کە ئەپی تایبەت دروست دەکرێن لە چاینا بە هەمانجی لە نێوان حکوومەت و کۆمپانیەکان بۆ کۆنتترۆلکردنی بواری تەکنۆلۆجیە بەڵێ دکتۆر ئاماژە بە بابەتێک کرد دابەشبوون لە ئەمریکادا کۆمەڵگەی ئەمریکایی لە ئێستادا خۆی دابەشبوونێکی بەرچاوی هەیە یانی لە ئێستادا بە تەواوەتی دابەش بووە پێت وایە لە پاش هەڵبژاردن لە پاش ڕۆژی 11 ئەو دابەشبوونە بڕەوێتەوە دروستە بەڕاستی ئەو دابەشبوونە لە ڕاستیدا بەو جۆرە نییە وەگەمە دەیبینین لە میدیاوە بە جوێرەی داتاکان سەتا کەمتر یەک لە سەرسەی ئەمریکیەکان بە شێوەیەک لەو یەک لە سەرسێ با بڵێن لە 25 یان 12 یان 13 14 دابەش بوون بە شێوەیەکی یەکلاکەرەوە وەکو کۆنسەرڤێتیڤ یا وەکو لیبرالیان پرۆگرێسیڤ ئەوەی پێڵێن بە جۆرەیەکی تر زۆرترین دوو لە سەرسەی ڕێژەی ئەمریکەکان ئەوانن کەوا نیگەرانن کەواتە جارێکی تر ئەم دەرفەت هەیە گەر بێت و لە ڕێگای پەروەردەیەکی دروستەوە چونکە ئەمڕۆ کێشەیەکی گەورە هەیە لە پەروەردە گەر بێت و بۆ بەرهێنانی زیاتر لە پەروەردە بکرێت ئەمە بەشێکی زۆری ئەمریکیەکان تا ئێستا ناتوانن ناوی ئەندامەکانی دادگای باڵای ئەمریکا بڵێن بەشێکی زۆری ئەمریکیەکان ناتوانن بەشەکانی حکوومەتی ئەمریکا وەک خۆی ناو بهێنن لەسەر ئاستی تەنها جگە لە واشنگتن و شاری واشنگتن با بڵێن دیسی چەند ویلایەتێکی تر بودجەیەکی زۆر نییە بۆ مەسەلەی بواری پەروەردەی نیشتیمانی هەر لە زۆربەی ویلایەتەکان تەنها ئەوەیەکەوە بۆ نمونە هەر کەسێک لە دەرەوە دەیەگە بێتە هاونیشتمانی ئەمریکی ئەبێ تاقیکردنەوەی هاونیشتمانی ئەمریکی دەربچوێنێ کەچی لە کاتێکدا ئەمریکیەکان خۆیان بەشێکی یەکجار کەمیان لەسەر ئاستی ناوەندی خوێندنی ناوەندی ئەم تاقیکردنەوە دەکەنیان بۆ بە پێداویستی یان شتێکی ترە بێت جۆرێک لە جۆرەکان بیرکردنەوە و مۆڕاڵەتی خەڵکی ئەمریکا بگۆڕەیە کامەی پێی ئەڵێن دڵنیایی مۆڕاڵی ینی تۆ کاتێک لە ڕووی مۆڕالی و دڵنیای بەرامبەر شتێکمانە ئەوە نییە تۆ ڕاستی ئەمە بۆ هەموو پرسەکان ڕاستە هەروەکو چۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەسەبارەت بە پرسی خەتەنەکردنی مینە و جیاکاری بە هەمان شێوە لە ئەمریکاش بۆ مەسەلەی لە باربردن و پرسانە ئەمەی کە پێی ئەڵێن کەوا تۆ لە مۆڕالیەوە هەز بە دڵنیایی ئەکە بێ گۆڕانکاری بە سەربێنی لە ڕێگەی ئەزمونکردنەوە تێگەیشتنەوە هەستکردن بەلایەنی بەرامبەرەوە کە ئەمە پرۆسەیەکی دوور و قوڵە لە ڕێگای بودجەیەکی گەورەوە خوێندنێکی پێشکەوتووە و هەروها لەس ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەلگا لەوانەیە گۆڕانکاریێکی وا درودجارێکی تر نزیک بوونەوەیەکی زیاتر دروست بێ نەک وەک ئەو پەڵەیەکی ڕژمین هەیە بەڕاستی ئێستاکە وەکو جەنابەت پێشبینیت پێکرد ئەڵێن ئەمە سەرەتای جەنجی ساردی جەنجی ناوخۆیە یعنی بە شێوەیەکی سارد جەنجی ناوخۆ لە ئەمریکا دەستی پێکردووە بەڵام بە شێوەیەکی سارد و هیوامان وایە و جەنگە گەرم نەبێ دکتۆر بەداخەوە ماوەی بەرنامەکەم ڕوو لە کۆتاییە زۆر بە کورتی پێم بڵێ پەیامی هەردوو کاندید هەم کۆماری و هەم دیموکرات چەندێک توانیویانە متمانەی ئەو دەنگدەرانە بەلای خۆیانە ڕاپێشن کە بێلایەنن ئەوانەی کە پێیان دەگوترێت دەنگدەری سەربەخۆ
سپاست دەکەم مەسلەی بۆ باسکردنی مەسلەی متمانە کێشەی متمانە گەورەترین کێشەیە لە ئەمریکا ئەمڕۆکە بە بەراورد لە 40 ساڵ بەر لە ئەمڕۆ 15 ئەمریکیەکان متمانەیان بە یەکترە کەواتە بە هەمان شێوە متمانەی خەڵکی ئەمریکاش بە کاندیدەکان دەقێچێتە ئەم ئاقارەوە کەوات ئەمە دوجار لە ڕێگای ئەم ڕاپرسیانی کە یاکرێت زۆر جارێ من ناتوانین ژمارەیەکی با بڵێن مەلموس بەدەست بێنین بەڵام دوجار لە ڕۆژی هەڵبژارنە چکەمە هەڵبژارنێکی دیموکراسیە نهێنیە خەڵکی ئەمریکا بڕیار دەدەن ئایا کامە کاندید توانیان لەم کامپینە کە دیتمان بەم شێوە هەمە کەم و کورچکاڵی هەبوو چیان توانی سەرکەوتوو بێلەوەی کەەوە متمانەی ئەو دەنگدەرانەی کە بڕیارێن نەدا بەدەست بێن دکتۆر قارەمان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتن سپاس و پێزانینم زۆر سپاس بۆمان دیبوون و گەیاندنی باشترین زانیاری بۆ بیسەر و بینەری کورد زۆر سپاسی بەڕێزت دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵین.